وەزیری سامانە سروشتیەکان نزیکەی مانگێک بەر لە ئێستا لە میدیایەکی نزیکی سەر بە پارتی ڕایگەیان عێراق ڕەزامەندی دەربڕیەوە لەسەر ناردنی 1 ملیۆن لتر بانزین بۆ هەرێم بوو. هەرەو کاتە ڕایگەیان 2 هەفتەی دیکە بانزینەکە دەکاتە هەرێم و دابەش دەکرێت. وەزیرەکە جارێکی دیکە دەرکەوتەوە، ئەم جارە دەڵێت ڕاستە عێراق بەڵێنی ناردنی بانزینەکەی داوە، بەڵام کێشەیەکمان هەیە و لە ڕووی لۆجستیەوە ئێمە ئامادە نین. مەبەستی هۆکاری گواستنەوە و هەندێک بابەتی دیکەیە کە ڕەنگە هەرخۆی بزانێت. لێرە بە شوێک بێتن، بە تانکەر بێتن یان بە بۆڕی بێتن یان ئەوە تا ئەمن تەسەورم نەبوو بەڕاستیەوە کە یعنی ئەمە سیستمی لۆجستیکمان نییە حاضر بێتن حتا فەورەن استیلامی ئەو شوحنەی بانزین بکاتن و بێنیتن تەوزیع بەش بکرێتن لەسەر هەموو پارێزگارەکانی خۆ. ئەمن نەمدەزانی بەڕاستیەوە کە ئەو قەیرانە هەیە نەوتی سپی و کەمە و دیارە لە مێژەوە چەند ساڵە معلوماتم نەبوو، یعنی بەڕاستی معلوماتم نەبوو. دوای تێگەیشتم لە برادەرکانم وەزیرەکانی کابینە کە ئەوە شتێکی گرنگە ئەساسیە. وجا ئینشاءالله لە مانگی بیدایەتی مانگیدا دەست پێ دەکەین بە هینانی نەوتی سپی. وەزیرەکەی هەرێم دەڵێت هەر بەدەم نان خواردنەوە 1 ملیۆن لتر بانزینی لە وەزیری نەوتی عێراق وەرگرتووە، بەڵام ئەو بنزینەی کە دیار نییە کەی دەگات و چۆن دەگات. گفتوگۆی دوور و درێژی پێی نەویست بوو، باوەڕ بکە 5 دقەی پێویست لەسەر نانێک ئەو بڕیارەمان دا. معنای چییە؟ معنای عاملی تەواصلی ئینسانی و میهنی مهمە. پێویست نییە وەفدێکی لیژنەیەکی 10 کەس و 15 کەس بێت و بچیت هەتا ملیۆن لیترێکی بانزین بێتە ناو بازاری کوردستان. دەوترێت وەزیر لە مانگی ڕابردووە وەکو پاڵەوان و فریادڕەسێک بۆ بنزین بەردەوام بەڵێنی گەورە دەدات بێ ئەوەی لە ڕاستیشدا هیچی جێبەجێ کرابێت. ئەڵەن کابرایەکە بوو سەردانی ماڵی خزمێکی کرد، بە خەوان ماڵەکەی وت خەریک بوو شووتیەک بکڕم بۆ منداڵەکانت چونکە دەزانم زۆر حەزیان بە شووتیە. خاوەن ماڵەکەش پێی دەڵێت نانا زەحمەتت نەکێشایە و پێویستی بەوە نەدەکرد. کابراش دەڵێت جا بۆچی زەحمەتە؟ منداڵن حەزیان لە شووتیە بابی خۆن بۆ خۆیان. مەسەلەی بنزینەکەی وەزیری سامانە سروشتیەکانیش هەروای لێ هاتووە. ئەندامێکی پێشووی لیژنەی دارایی لە پەرلەمانی کوردستان دەڵێت ئەو وەزیرە ئاگاداری 1 مەلەفی نەود نییە و هیچ دەسەڵاتێکیشی نییە. ئەویش دەیکات چارەسەرکردنی کێشەی بنزین نییە. ئەگەر ئەوان مەبەستیان چارەسەرکردنی کێشەی بنزینە بانەوتی ڕەش بدەن بە پاڵاوگەنەی خۆیەکان، ئەوەیان چارەسەرە نەوەک پاڕانەوە لە بەغداد. خۆی هەر لە ئەساسە بەڵێندان بەوەی کە لە بەغداوە بنزینەیەنن وەگوتم چاواشەی خەڵکەکەن. کێشەی لۆجستی ئەوەیە کە ئامادە نین کرێی نەقلەکەی بن، ئەنی ئەمان ئامادە نین کرێی نەقلێ و بنزینە بدەن. جگە لەوە هەر تەنکەرێک کە لە خوارەوە دێت یا لە جوڵاکە لە ناوهەرێم لە هەندێک شوێن سەرانەی لێوەرەگیرە. سەرڕای ئەوەی کە لە خاڵە سنووریەکان داخڵە بێ هەر تانەی بڕێک پارەی لێسەنن ئەوەش زیادەکە لەسەر خەڵک. لە هەمووی مەترسیدارتر ئەوەیە ئەمەی کە بە ناوی بنزینەوە هێنن بنزین نییە، موادی پەترۆکیمیاییە، موادی باشکەری بنزینی تێەکەن ئەمەی لێ دروستەکەن. بۆی ئەمانە مادەی سەرەتانی و مەترسیدارن لە ژێر هیچ چاودێریەکە ئێستا بنزین دروست ناکرێ، چاودێری لەسەر نییە. بڕۆ تەماشای هەولێر و سلێمانی هەندێ ساحە هەن بزانە بنزین چۆن دروستەکرێ، بزانە گاز چۆن دروستەکرێ. ئەسڵەن ڕۆنی ڕەشی پیسەکڕن خاوێنێکەنەوە هەندێ مادەی تێەکەن گاز دروستەکەن. یەکەم زۆر بێ ئاگایە چکەم وەزیرە تەنها دیکۆرە دایان نەناوە سیاسەتی نەوتی و گرێبەستی نەوتی بەدەست ئەم بێ، ئێستش بەدەست خەڵکانێکن لە دەرەوەی وەزارەت. جگەلەوە ئەمە وەزارەت نییە. چۆن کاتی خۆی جانتایەک بۆ پیاوێکی سەرسپی تەحەکومی پێوە کردووە، ئێستش هەر ئەو پیاوە سەرسپیەوە ئەوەی لە پشتێتی لە بەریتانیاوە تەحەکوم بە سیاسەتی نەوتی هەرێمەوەکەن و تاڵانێکن. فعلەن ئەمە هەم بێ ئاگایە، هەم ئەمە وەزارەت نییە، هەم هیچیشی لە بەردەست نییە و ناشێڵن ئاگای لێ بێ و لە بەردەستی بێ. تا ئێستا خەیرانی بنزین چارەسەر نەکراوە. 3 مانگ زیاترە نرخەکەی بەردەوام لە بەرزبوونەوەدایە. تا ئێستا نزیکەی 350 دینار چۆتە سەر هەر لترێک. حکومەت بەڵێنیدا باش لەسەر هێنانی بنزین کەم کاتەوە، ئەو بەڵێنەشی جێبەجێ نەکرد. ڕامیا ڕوسمان کەناڵی پێیان سلێمانی.